شمامەدر. مامۆستا محەممەد فەتحوڵا گولەن لە وتاری ئەم هەفتەیە داوتی تێکەڵکردنی چاوەڕوانی دنیایی بە کاروباری ئاخیرەتی وەک چۆن دەبێتە نەزۆکبوونی ئەو کارە لەلایەکی تریشەوە بۆنی شیرکی لێدێت وەگەوەی حەزرەتی پیری موغان و شەمەی تابانیش لە شوێنی جیاوازدا ئاماژەی پێداوە ئەمە دەبێتە هۆی کرانەوەی ئەو تۆوەی هەڵمانگرتووە ئیمان لەگەڵ خۆیدا تۆوێکی معنەوی بەهەشتی تووبای هەڵگرتووە و کوفریش لەگەڵ خۆیدا تۆوێکی معنەوی درەختی زەقومی لە خۆیدا شاردوێتەوە ئیدی ئەو کەسانە بە درێژایی ژیانیان هەمیشە هەر قوم لەو زەقومە دەدەن بەنا بە خودا هەر بۆیە تووشی هەر شتێک ببین کەوا لە قورگمان بگیرێت و لەسەر دڵمان ببێت بەگرێ یەکسەر چاومان دەبڕینە ئەو دنیا و ئیدی بە پشتیوانی و کۆمەکی خودا یەکسەر تەواوی کێشەکان چارەسەر دەبن ئەو کەسانەی دنیا وەک چێلگەی ژیانی ئاخیرەت و جێدەرکەوتی ناوە ئیلاهیەکان دەبینن هەمیشە بە شعوری ئەوەی لەلایەن خوداوە دەبینرێن ژیان دەگوزارێن و لەو دنیاش لە دەلاقی قەتپاڵەکانی ڕۆژی هەینیەوە تەماشای جوانی ئەڵڵا دەکەن هەرگیز نابێت پاکانە بۆ خۆمان بکەین گەرتەواوی براکانمان بە هەستێکی قوڵی لێپرسینەوە و بەرپرسیارەتیەوە پشتیان بچەمێتەوە دەستبەرداری خۆیان ببن و پەنا بۆ هێز و دەسەڵاتی خودا ببن لە شوێنی خۆیدایە ڕوانین لە بابەتەکە لە تەنیا گۆشەنیگایەکەوە کارێکی دروست نییە بۆ نمونە سەردەمێکی دیاریکرا و کەسانێک لە بناغەوە ئێوەیان پێ قبول نەکراوە بە دوای بنیادنانی پێگەیەکی کۆمەڵایەتیەوە خەریکی ڕاکەڕاک بوون کاتێک ئێوە جیاوازیەکانتان لەگەڵ ئەوان دەرکەوت ئیدی بە هەستی حەسوودیەوە بەرامبەرتان هەڵکفان دەتوانین لایەکی بابەتەکە بەمەوە ببەستینەوە بەڵام گەرتەنیا بەم بابەتەوە بیبەستینەوە لە ناخماندا هەستی تاوانکردنی ئەوان دروست دەبێت دەشێت لێکدانەوەیەکی لەم شێوەیە بکەین تەنانەت گەر ئەمە هەڵەش بێت بەمە دەڵێن هەڵەکردن لە کاتی ئیجتیهاد چونکە لە ئێستادا ئەو زوڵم و خراپەکاری و سەرکەشیی ئەنجامی دەدەن ئەوە پیشان دەدات خراپترینی گوناهەکان وەک زیاگۆگئاڵ پیش ئاماژەی پێداوە سێجاکەی ئەنجام دەدرێت لایەنی دووهەمی بابەتەکەشەوەیە جەنابی حەق هەلو ئیمکانیەتێکی فراوانی بە ئێمە بەخشی من کاتێک باسی ئەم تێبینیە دەکەم هەرگیز تێبینیەکانم بەم برا جوانانەی خۆمەوە نەبەستوێتەوە بەڵام لە ڕوانگەی وەبیرهێنانەوەوە بابەتەکە بە خۆمەوە دەبەستمەوە و دەڵێم گەر کەسێکی ڕاست و دروستی عاقڵ لە شوێنی مندا بووایە بزاوێک کەوا ئەم هەموو مرۆڤە بەو شێوەیە ڕویان تێکرد بێت دواتر خزمەتێکی سێجای وهای لێ دەرچووە هەرمە پرسە بەداخەوە لەبەر ئەوەی من بوومە ڕێگری بەردەم ئەو کارە بەهۆی منەوە گیری خوارد لەو تاسەیە گیرا و لە شوێنێکی دیاریکراودا مایەوە من سەبارەت بە براکانم بیر لە تێبینیەکی لەو شێوەیە ناکەمەوە بەڵام لێرەشدا دەبێت ئەوەتان بیر بخەمەوە گەر تەواوی براکانمان بە تێبینیەکی لەو شێوەیە ڕوو لە جەنابی حەق بکەن هیچ کێشەیەکی تێدا نییە هەروەک حەزرەتی پیری موغان شەمعی تابانی ژووتویەتی بێ ئەوەی پاکانەی نەفسی خۆمان بکەین پێویستە خەریکی پاکردنەوەی بین وەک لە وتەی سێمدا گوزارشتی لێ کردووە ئەڵڵا هەندێک جار لە ڕێگەی دەستی پیاوێکی خراپەکاریشەوە پاڵپشتی لەم دینەی خۆی دەکات حەزرەتی پیریش دەڵێت پێویستە هەموو کەسێک بێ ئەوەی پاکانە بۆ خۆی بکات خۆی بەو پیاوە خراپکارە بزانێت واتە پێویستە لەم ڕوانگەیەوە سەیرێکی خۆمان بکەین کەوا لەکوێدا هەڵو کەم و کورتیمان ئەنجام داوە واتە بە خۆمان بڵین تۆ بڵیت لەم بابەتەدا بە شێوەیەکی تاگڕەوانە مامەڵەمان کردبێت و پەنامان بۆ هەزری تاگڕەوانە بردبێت گەر سەرمان بەسەری یەکتردا بکردایە و پەنامان بۆ عەقڵی دەستە جەمعی ببردایە ئەمەش بابەتێکی ترە دەتوانین لێرەدا شتی زۆر جیاواز ڕیز بکەین بەڵام پێویستە بابەتەکە بجێڕینەوە سەر ئەم سێ بنەمایە و بە شێوەیەکی گشتی خوێندنەوەیان بۆ بکەین لەگەڵ هەموو ناڕەحەتیەکدا ئاسوودەبوونیێکیشی لە دوایە لە پاڵ ئەو ڕووداوە نەرێنیانەی ڕوودەدەن پێویستە ئەوەش لە بیر نەکەین کە جەنابی حەق لوتفی جیاوازی خۆیشی هەیە واتە ڕووداوەکان لایەنێکی ئەرێنیشیان هەیە جەنابی حەق دەفەرموێت فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا لەگەڵ هەموو ناڕەحەتیەکدا ئاسوودەیەک هەیە دڵنیابن لەوەی لەگەڵ هەموو ناڕەحەتیەکدا ئاسوودەیەکیش هەیە ئێستا جەنابی حەق لە ڕێگەی ئەم شتە نەرێنیانەوە کە هەندێکی پەیوەندی بە خۆشمانەوە هەیە ئێمەی ئاراستەی کارگەلێکی ئەرێنی وەک پەرش و بڵاوبوونەوە بە چواردەوری دنیادا کرد ئێستا لە پاڵەو کەسانەی سەردەمانێک بە شێوەیەکی اختیاری هیجرەتیان کرد کە لەوێشدا حیکمەتێکی جیاواز هەبوو ئێمە عەقڵمان پێ نەدەشکا بۆ نمونە گەر ئەوان لە پێش ئێوەوە نەڕۆیشتنایە و نەبوونایەتە تەرجمانی هەست و فەلسەفەی سەرەکی ئێوە ئایا ئەو کەسانی لە دوای ئەوانەوە هیجرەتیان کرد هەمان پێشوازیان لێ دەکرا ئێمەی ڕێبوارانی ڕێگەی قوربەت بەڕووی ئاسوی ڕەزامەندی ئەودا بژین
گەر بە شێوەیەکی بەردەوام کارەکانمان لە خولگەی ڕەزامەندی و داواکاری جەنابی حەقدا بەڕێوە ببەین، لەلایەکی ترەوە لە ڕوانگەی هەلومەرج بارودۆخ و ڕاوەی مەرجەکانی ئەم سەردەمە هەنگاو هەڵبگرین و پلانەکانمان دابڕێژین بە پشتیوانی و کۆمەکی خودا بە شێوەیەکی ڕاست و ڕەوان بەرەو ئەڵڵا دەڕۆین. لەو وڵاتانەی بوونمان هەیە لەپاڵ ئەوەی دەبێت ئاوێتێ ئەو کۆمەلگایانە ببین، لە هەمان کاتدا نابێت سازش لەسەر فەرمانەکانی دینەکەمان بکەین. هەر کەسێک لە کارەکانیدا ڕاوێش بکات تووشی دۆڕان نابێت. کەسێک بەم شێوەیە هەنگاو هەڵبگرێت لە دەستکەوتەکانی ئەم دەستورە بەهرەدار دەبێت، یاخود لایەنی کەم زیانەکانی بۆ کەمترین ئازدا دەبەزێنێت. هیممەت یەکێکە لەو نەریتانەی لە سەردەمی عەسری سەعادەتەوە پەیڕەوی لێکراوە. ئەمڕۆ ناو و بەریان و شێوازەکەی گۆڕاوە و بە هاوکاری ناو دەبرێت. ئیدی بە هەر ناوێکەوە بێت، ڕاکردن بەهانەی کەسانی لێقەوماوەوە قەرزێکە لە ئەستۆماندایە. بۆ بینینی تەواوی وتارەکەی مامۆستا فەتحوڵڵا گولەن دەتوانن سەردانی ئەم دوو ماڵپەڕە بکەن www.hizmetkurdi.org www.facebook.com/fgulenkurdی